جارێکی دیکە شۆفێرانی تەکسی سلێمانی خۆپشاندانیان دژی گرانبوونی بنزین ئەنجامدایەوە. لە بەردەم پارێزگای سلێمانی دوو کاژمێر شاڕێگەی سلێمانی کەرکووکیان داخست. داواکاری ئەوان ئەوەیە ئەو دوو بنزیخانەی بۆ دابەشکردنی بنزینی 690 دیناری بۆیان دیاری کراوە بکرێت بە 4 بنزیخانە و لە دەرەوەی شاریشەوە بهێنرێتەوە ناوسەنتەری شار. چینە سەر جادا سوڕێنەوە نەفەر نیە چیتان بۆ بکرێت؟ وەڵای ئێمانەوێ بنزیخانەکانمان بۆ نزیکەنەوە وایان لێ کردووە بردویانەتە بنی دنیابێ من ئەمڕۆ سەعات دوو ڕایگرم بەیانی بە سارەی کە بچم بنزین وەرگرم. ئێستا لەکوێ بنزیخانەکان ئەوەی کە بنزین لێوەرگ سەر لەو لای تاسڵ و جەوەیەوە هەنی معقول نییە ئەمان نزای بۆ داناوەیەکیان لە تاسوجەیە یەکیشان لە کانی گۆرانە. ئەمان ژیان لەمە چیە؟ زۆرینی تەکسی لە ناو شارە ئیشەکە ئەم تەکسیەک ناکات لە ناو شارەوە هەنێ بنزین بسووتێنە بگاتەوە لەو سەر جوانە بنزین بسووتێنە هەر لێرەتی یەکات بنزینە تیجارەکەی خۆیان ساخە بێتەوە لەمە هەموو ئامانجەکانەوێ بنزینی تیجاری خۆیان ساخ بێت. هەرچەندە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕیاریدا ئەو دوو بنزیخانەی تایبەت کرابوو بۆ شۆفێرانی تەکسی بهێنرێتەوە بۆ دوو بنزیخانەی نێوشار، بەڵام هێشتا ئەوە نیگەرانی شۆفێرانی پاس و تەکسی کۆتایی پێناهێنێت و ئەوان دەڵێن پێویستە 4 بنزیخانە بێت و بنزینی 500 دیناریش دابەش بکرێت. لە ڕێی تاسوجە دەری ناهێنێت تۆ لە ناو شارەکەیە بێ لە سنتەری شارەکەیە بنزیخانەوە بێ لێرە تی بکەیت نەک بۆ 40 لتر بنزین بچیتە سەرڕێی بازیان تایتەوە 10 لتر 15 لتر سووتێنی بە دوو ڕۆژ سێ ڕۆژ جارێ جارەوە هەفتێکی پێ چێنجا بەرتەکەوێ ئەمە چارەسەری وەزەکە نییە ناکە. ئەرە وەڵاهی بنزین بەڕاستی وا خۆیان بووە بەس ئەوە نیان بە حکومت بڵێ بۆ لە قەرە هەنجیر بە 450ە بۆ لە سلەیمانی ئەبێ بە 1025 بێ نۆرماڵ ئاخە سەبەبەکەی چییە؟ بۆ لێپرسینەوە نییە بنزیخانە هەیە بە ئارزوی خۆی فرۆشی هەیە ئەم نۆرماڵا فرۆشێتەوە بە 1025 بۆ لێپرسینەوە نییە. نرخی سوتەمەنی بە تایبەت بنزین گەیشتووە بە سەر و 1000 دینار و هەرچەندە گرانبوونی نرخی بنزین تەنها کێشەی شۆفێرانی تەکسی و پاز نییە، بەڵام حکومەتی خۆجێی سلێمانی لە بری چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکە و چارەسەرکردنی کێشەی بنزین هاتووە بنزینی 690 دیناری عراقی بۆ ئۆتۆمبیلی تایبەت ڕاگرتووە و تەنها دەدرێت بە شۆفێرانی تەکسی و پاس. ئەوە جگە لەوەی کێشەی سەرەی زۆری بنزین قوڵتر دەکاتەوە هاوکات نیگەرانی ئەو کەسانەشی بەدوادا دێت کە ئۆتۆمبیلی تایبەتیان پێ و لە بەشی ئەوان بڕاوە بۆ تەکسی و پاس. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.